باشی پەیوەندی نێوان ژنان و پیاوانی ئەم گوندە و تۆمار نەکردنی هیچ جۆرێک لە جۆرەکانی توندوتیژی دژی ژنان تێیدا بووەتە جێی سەرنجی ڕێکخراوەکان. گوندی چاڵەڕەشی سنووری گەرمیانە کە ڕێکخراوەکان دەیانەوێت ئەزمموی ئەم گوندە بۆ گوند و ناوچەکانی تر بگوێزنەوە بەو پێی خاڵیە لە هەموو جۆرەکانی توندوتیژی. من لێرە لە دایک بوومە ساڵی 53 ئەلوێ لە دایک بوومە تا ئیسایی یەک ماڵ هاتەسە ئێرە کلاش و شتی خاسە کرد خەڵ ئێرە نەودایەتی لە ژنەکەی ئیتر دوای ئەوە پیا و لە ژنی نەداوە نە بە سەرشکیان نە بە پەنجەشکیان نە بە پەنجە زامارکردن لەم ئاوایە نەبووە. بە پێی ڕووپێوی ڕێکخراوی وادی ئەڵمانی گوندی چاڵەڕەش گوندێکی دەگمەنە بەو پێی خاڵیە لە جۆرەکانی توندوتیژی دژی ژنان و هیچ جۆرە توندوتیژیەکی دەرونی و جەستەیی تێدا تۆمار نەکراوە. بە بەرداوامی راپۆرت و بەدەداچوونمان هەیە لەسەر پرسەکانی توندوتیژی لە کۆی سێکتەرەکان بە کۆی گشتی حاڵەتەکانی توندوتیژی ڕووی لە زیادبوون کردو، بەڵام لە گوندی چاڵەڕەش تاوەکو ئێستا هیچ جۆرە توندوتیژیەک لە نێو ئەم گوندەدا ئەنجام نەدراوە و هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێنەوە دانیشتوانی گوندەکە زۆربەی زۆری ئەو کێشانەی کە هەن بە گفتوگۆ چارەسەرەکرێت لە بریەوەی پەنا ببەنە بەر توندوتیژی. کچان و ژنانی گوندی چاڵەڕەش دەڵێن پێکەوە گونجاندنی ژن و پیاو بووەتە نەریتێکی جوان لە گوندەکەیان. هیچ جۆرە توندوتیژیەک نییە، چی جەسەدی بێ دەرونی بێ کۆمەڵە کێشە مەشاکل هەرە بێ، بەڵام شکر بۆخوا تایسە هیچ شتێکی وا ڕووی نەداوە کە دیار بێ و زەق بێ وەکو شوێنەکانی تر. بابەتەکە ئەوەیە کە گونجاندن هەیە لە بینی ژن و پیاوەکانە، هەردوو لە هەوڵی گونجاندنەدەن. برادایەتی لە خۆشکوونە لە دایک و نە پیاو تەعدای کردە باشوونە لە خواوە زیاوێت چەندێکە لەم ئاوایە ژیاینە. تۆمار نەکردنی توندوتیژی لە گوندی چاڵەڕەش لە کاتێکدایە بە پێی ئاماری ڕێکخراوەکان توندوتیژی دژی ژنان لە گوندەکان زیاترە بەراورد بە سەنتەری شارەکان. بۆیە ڕێکخراوی وادی ئەڵمانی خەڵاتی بە گوندی چاڵەڕەش بەخشی و دەیەوێت ئەزمموی ئەم گوندە بۆ گوند و ناوچەکانی تر بگوێزێتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.